لهولێرا پایتەختە هەرێما کوردستانی یەکێتیان نویسکارên Kurdistan Sûriya rûniştinek şêwermendiyê li darxiste. Di herroja sêşemê şandeka yeketiya nivîskarên Kurdistan Sûriya rûniştinek şêwermendiyê bi hejmarek nivîskarên Rojavayê Kurdistanê yên ku li Hewlêrê dimînin lê Sendîkeya Rojnamevanên Kurdistan Sûriya li darxiste. Ev rûniştin ji bo amadekarî ji bo li darxistina konferansê şaxê Hewlêrê yeketiya nivîskarên Kurdistan Sûriya roja pênşema bê hate li darxistin û yeketiyê nêrînê hemî beşdaran gengeşa û berçavgirtin. تاموسدن باشی یعنی سرگرم پرسپولیس کار سکیدن جبو پیشکتنا کاری نیسکاران لروج آوای کردستانی شاغی هانی بوبی لحریم کردستانی بی تامزراندن و براستی پیوستی کهیه و افشاغی هانی تاریخ وقت بیشی کار نامکه و وقت بیشی پشگیر بیشی نیسکاری و ایران روج آوای کردستانی کار بکن. وەک تشتێ بەرنامەی هاتیێدانین ئەو پرۆگرام هاتیێدانین دیار بۆ هەمکاری بوارە مناقەشە دەکەن ئەگەر دەکرێت هەبێ دەبێت کۆ ئەم سەراسەر ئەو جبات هەمان جبات هەگەر ئەرێنی هاتە دەرباسکردن هەمان جبات کۆ سەراسەر هەرێ کۆنفرانسێکی خۆی هەڵبژاردن چێبن پێنج کەسان وەک سەرۆکشاخ ئەو سەرۆکشاژی سەراسەر دەبێت ئەقدامێ دەستەبەری یان گشتیەکی تیانی نویسکاری کوردستان سووریا هەروەها وەک جێگر وەک کەسێ ڕازگرجی هەر کەسا وەک کەسێ بەرپرسێ ڕاگەهاندنێ و ئەوەریژی ئەم هینا تانهاژی نەکان داویا ئەو مناقەشاتێک گوتنەکردن لێ دەبێت و ئەم کۆنفرانسژی هەگەر ئەرێنی هاتسەرکردن ئەو جباتات